بەناوی خوای گەورە و میهرەبان وەڵامە پێشی ڕووداوەکانی سووریا بە 12 ڕۆژ توێژینەوەکمان کرد و بڵاویشمان کردەوە تقریبان لەسەر ئەوەی بوو کە ئایا ئەوەی ئیسرائیل دەرێ و خەڵکی خۆشماوە تێگەیشت بوو کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەستکاری دەکرێ لەسەر ئەوەی زۆر وەستاین ئێمە باسی ئەومان کرد کە ئەوەی ئەمە تێدەگەین دەستکاری سنوور نییە بەس دەستکاری میزانی قووەیە ئەو کاتی باسمان کرد یەک ئیستیسنامان هێشتەوە ئەوە توێژینەوەکەمایە گوتمان تەنها یەک شوێن هەیە کاندیدە لە بۆ دەستکاریکردن ئەوی سووریایە مەجال هەیە ڕاستیتان پێ بڵێم بەڵام ئەمە نەمانزانی لەو لای ڕا یعنی لەو لای کە دەست پێکرد زانیمان لە سووریایی دەقەومێ بەس نەمانزانی لەو شوێنێ ڕادێ ئەومان نەزانی هەرچەندە مخابەراتی ئەمریکا رووسیا فلان هەموو دەرێن ئەمەش نەمانزانیە ینی هەموو دەرێن ناکاو بوو تورکیا بەخۆی گوتی ناکاو بەڵام پێ ناچێ ئەو شتێکی زانی ئەوەی کوردستانی ڕۆژاوە مەزلوم عەبدوجێتنە بوو تێمە 6 مانگە ئاگامان لێ ئەوەن دیار بوو ئاگایان لێ بوو ئەمە لێرە بە دەقیقی ئاگامان لەوەی نەبوو بەس زانیمان لە سووریای ئێستاش ئیشەکان هەروایە ئاگەتان لێبی نەتەنیاهۆ ئەوڕۆ جارشکە دووبارەی کردەوە گوتی ئەمە ئەدی نەمانگۆ دەستکاری ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ڕوخسار دەگۆڕین ڕوخسار گۆڕین بەڕێوەیە بەڵام سنوور گۆڕین نییە بەڵام چییە ئەدی چییە ئێستا زۆر وازح دیارە ئەو استراتیجیەی ئەگە سەرکردایەتی کورد تێی بگا ئەوەیە ئەوەی نقطەکە یعنی حەقوێ تێی بکەین و ئیشی لەسەر بکەین ئەو دەوڵەتانەی کە کوردی تێدایە هەر دەوڵەتەک کە دەڕوخێ بە تەواوی موئەسساتەوە دەڕوخێ ینی وەکۆی نییە با بڵێن گۆڕانکاریەک لە ئەوروپا دەبی لە دەوڵەتەشی دیموکراسی حیزبەک دێتە زێ حیزبەچی هەموو دام و دەستگاوە خۆیتی لەبەرەوەی دام و دەستگاکان سەر بە دەوڵەتن سەر بە حیزب و حکوومەت پشتیوانینە بەس لە دەوروبەری ئێمە هەموو موئەسسات و هەموو ڕەبت کرایە بە ئیتیجاهی سیاسی و حیزبی دەسەڵاتەکە لەبەر هەندێ هەر شوێنێک دەگۆڕێ ئیشی کوردی دێتە پێش بەرزەبتەوە ینی ئێستا نۆری تورکیاش دێ باوجارە ئەمە ئەو دیوەش ببینین یان هەر نەترسین هەربین ئەوە لێمان دەقەومی تورکیا سبەینێ دووزبەی دەگۆڕێ کە دەگۆڕێ ئەو نیزامە ئیشی کوردی لێ ئامادەیە ئەویش دیسان کیانەتی لە بۆ دروست دەبی ئێرانیش بووها کاتە لەو قۆناغیدا لە سەدەی 21 وازح دیارە ئێمە لە چوارچێوەی دەوڵەتەکان جارێ دەچین قەرارەکی دوایی ئەوە جودایە ئەگەر لە هەر چار پارچەی کیانی کوردی دروست بوو بۆ شێوەی کە لە عێراق لەبەر هەندێ دەبی خەرچمە ئاگای لێبی ئەوەی عێراق ئەعلا قیمەیە کە کورد پێکیە دەستکاری بکەی زەرەرتە ئەوە دەبی ئەوەی ئامادە بکەی تەجروبەکەی بێخیا سووریا بێخیا تورکیا بێخیا ئێران ئێستا بڕێک دێمە سەر ئەو بابەتەی ئەوەی وەسعی ئێستای سووریا هەیە دکتۆر زۆر جوانی باسکرام زۆر بە کورتی باسیەکەمەوە فەسیلەک نییە دوونیە زۆرن دەوڵەتی ئەو لە زۆر تێدایە ئیسرائیل لێدانەکانی زۆر وازیحە دیارە مەبەستی چیە مەبەستی ئەوەیە کە کاتێک کە ئێران ئەو فەراغی بەجێ هێشتیا رووسیا بەجێ هێشتیا نێکیتە دەست یەک دەوڵەت استراتیجێتی ئیسرائیل زۆر وازیحە استراتیجێتی ئیسرائیل گۆرفەقری پێی ناکوژرێتەوە ئەمنیش جاروێ تووشی ئەوی بوویمە ڕاستیەکەی ئیسرائیل ئەوە ئیسرائیل تێگەیشتە کە یەک نفوزی یەک دەوڵەت بەڕاستی لە بۆی زەرەرە ئەوەی جوان تێگەیشتە و دەرزانی ئەوانەی پێکاتەکانی ناو سووریا ئەگەر نەکەون نیزامی مرکزی نایێتەوە لە بۆ ئیسرائیل ژوایە نیزام مرکزی نەبی کەواتە ئیسرائیل بە تەواوەتی دێتە ناو ئەو مۆزوعی یعنی کورد بێنوێ سیاسەتەکە وا دەخوازی کە یارمەتی کووردا یارمەتی دروست بدە یارمەتی ئەوان کەبدا ئیشی ئیسرائیل وایە دائیمەن حەزی لێ لە جەهەندەم دەرت بینی بەڵام ناتخاتە باشت ئیشی وایە ینی ئاگەتەن لێوی ئەوەی
مەرن ئەوە کەواتە تای با پشتی پێ بەستین و وڵا هەتا دەوڵەت دەمان بە ئەوان نییە نالی بمری بەڵام نایەوێ بە ژیانەکی ئاغایش بژی ئەوە ئیشی خۆی وایە ئەوجە تو دەبی سوودی لێوەرگی کاتە ئەمە دەبی تەمەشای سووریا بکەین ڕەنگە ماوەکی باش ببە بە نائارامی و ئەمە لە پاش ڕۆژی یەکەمی ئەحداسەکانی سووریا ئەمە شتەکمان بڵاو کردەوە 4 خاڵ بوو 5 خاڵ بوو خاڵەکیان غەڵەت دەرچوو بە سێیەکانیان نا ئێمە گوتمان ئەوە زۆر لە قازانجی کووردە ئەوە تازە تەمان لەو دیڕاستەی لەوەی دەترسانی کە ترامپ بێتە سەر حکم ئەو 4 ساڵەی بەڕاستی بکشێتەوە چکە نیازی ئەمریکا وا بوو بکشێتەوە لەو مانتیقانە سیاسەتی ترامپ سیاسەتە چ دووجارێ ئەوەی لێ بە هەڵە داچین ئەوەی گوتمان جارێ وازوو دیمەشق ناکەوی ئەوە ئەمە لی بە هەڵە داچین و تەوەقوعاتە و ئینسان دەبی ئەوەش بکە ئەوڕۆ خاڵێکی گرنگ ڕوویدا بەڕێی من نازانم دەستگای ستاندەر بڵاوی کردەوە یان نا فەریقەکی بە قووەتی توێژینەوەرەکانی ئەمریکا لەگە سیاسەتمەدارە گەورەکان لەگە وەفدی بایدن چوونە لای ئیدارەی ترامپی داهاتوو زۆر بەوردی قسەیان دەگەکردن نەخشە ڕێگەچیاندانە کە لە سووریا پێویستە بەرەیەکی سەر بە ئەمریکای دروست بکرێت ئەوانش دیار بوو ڕازی بن ئەو نقطە گرنگە ئاگەتان لێبی زۆر لەوەی ئیش زۆر گەورە دەکچکە حتمما ئەو بەرەیە کە دەکرێت کورد یان ئەوی پێی دەگوترێ قەسەد لێی سنتەرە هیچ گومانتان نەبی کەواتە لێرەوە ئیتر دەست بە ئیش و کار دەکرێت عادی تەحەدی بەرەی تەحەدیەکان گەلە جۆرە هیچ گومانتان نەبی ئێمەش کاتی خۆی لە کاتی کۆڕەوی ئەمن جێم لێ بوو ئەم گەیشت بوومە نێزیک چۆمانێ هەڵاتنی جێم لە محەلێکی گەورەی عالەمی بوو گۆتی کورد ئەو جەدەرتا کیان و سربەخۆ و کۆمەڵێکشتی گۆ زۆربەی زۆری ڕاست دەرچوو یخۆ ئیوانی دەبی ئەزیەت و ئازار بکێشن ئەوەی هەرە تەحەدی گەورەیە ئەو خاڵە بوو کە پێدەچی تەجاوزی کردی کە ئەمریکا ناکشێتەوە لە منتیقەکەی کە ئەمریکا نەکشێتەوە تابعاً ئەوە زامنیەکی زۆر گەورەی لە بۆ کورد تێدایە تەحەدیەکە بەڕاستی تورکیا هەر ئەو دروشمەی قەدیمی کە دەیگوی یەک پارچەی خاچی سووریا یەک پارچەی خاچ عێراق یەک پارچەی خاچی تورکیا وەکو یەک پارچەی خاچی تورکیایە ئێران یەک پارچەی خاچی ئێرانی دەبوو ئەو سێە وەکو یەک پارچەی خاچی تورکیایە دروشمەکە لە 100 ساڵی ڕابردوو بەڕێی من هیچ دروشمەک ئەو ها دژی کورد نەبووە وەچی ئەوشی چکە وڵاتەکانی تر تورکیا ئەوە ئێرانە سووریایە عێراقە لە ناوخۆ دژی کوردن بەس لە دەرەوە زۆر ئەو دەوریان نەبوو تورکیا ئێستا دەرکەوت لە هەموو شوێنەکان دژی کووردە لە هەموو یعنی ئەوە هیچ شک و گومانی تێدا نییە و هەر کەسە دۆستایەتی تورکیا بکە من ناتوانم لە چوارچەوەی ئەمنی قەومی جێی ئەو دۆستایەتی بکەمەوە بە هیچ نەوەچی ئەجار لایەک بە چکە خۆشی دەگرتەوە ئەنی ئێستا وازح دیارە سوپای تورکیا کە هاتتا کوردستان هاتتا هەردوو بەشی کوردستان لە بۆ ئەوەی ئەو تەجروبەی هەر بەخۆشیان لەناوە خۆ دەرێن دەنجارکەمە نالین تەجروبەی کۆزەی شیمال ینی ئەوەی کوردستان دووبارە بتەوە لە هیچ شوێنێک ئەوەی هەیە ئێستا کەواتە هەرێمی کوردستانی سووریا بوویتە گرنگجیەک لەسەر ئاستی عالەمی دیارە ئەمریکا ئەو ناتۆ و ئەوروپا لەسەر ئاستی ئیقلیمی بێزگە لە تورکیا تقریبا لە لای هەمووان گرنگ لای ئیسرائیل باسمان کرد نقطەی زۆر عجایب هەیە بزانە تەقاتوعی مەساڵح زۆر جارەوە وایە ئەو شوێنەی ئەوان ئەوڕۆ لە لای بەرەی ئەی پێدەگوترێ مەقاومەی ئیسلامی و ئێران و ئەنەش گرنگە ئێستا عێراق ئەمە ئەوڕۆ وەفدەکمان لەلا بوو لە کەس لەوێ نەبوو ئێوانی یعنی باسمان کرد گوتمان مادام قەسەت لەوەیە عێراق پارێزراوە کوردستانیش پارێزراوە ینی تەماشا کە سەنگەرەش چەند بەقووەتە لە بۆ عێراق لە بۆ کوردستانی خۆشمەند خۆ ئەگەر ئەو سەنگەرە نەبووە لەوێ ئێستا بابرین ئەو جەماعەتانە توندان لێ زۆر بە ئاسانی داخلی کوردستانی ئێرەش دەبوو یعنی ئەو ڕێ لەمەگرتی حەقی ئەمەی کوردستانی ئێرە حکوومەت حیزبەکان حەقی ئەوی بزان کە ئەوان سەنگەرەکی زۆر زۆر بە قووەتی پارێزەری کوردستانی ئێمەنە کەواتە گرنگجی کوردستانی سووریا بوویتە گرنگجیەکی ناوەخۆی ئیقلیمی جیهانیش ئەوجا کوردستانیش ئەگەر دوو حیزب هەیە ئەمیش عینەن ئەو ڕەئیم هەیە بڕک یارمەتیان دەن هەر یەکە بە نەوعەک لە
کوردستان لە هەر چار پارچەی کوردستان یەکیان برادرانی پارتیە یەکیان برادرانی قەندیلن خۆی بەس ئەو دوو حیزبەش سیستەمی حیزبیان سیستەمی قیادە قوتری و قیادە قەومیە خۆ هەموو دەزان ئەو سیستەمە معنای چیە خۆی حیزبی بەعس کە ئێستا هەمووی تێچوو زیاتر لەبەر قیادە قەومیەکەی بوو قیادە قەومی زۆر کێشەی لە بۆ وڵاتانی عەرەب دروست کردو عینەن ئەوەی ئێمەش ئەو دوولایە کە ئیش لەسەر پارچەکانی تری کوردستان دەکەن بە سەلبی لە بۆیان دەگەڕێتەوە زۆر خراپ و هەردوولاش زەرەر دەکەن باشترین ئیش چیە ئەوەیە لەبەر ئەوەی قۆناغەکەمان زۆر حساسە ئەمە ئەو ڕۆژە لەگەر ڕەواندی کورد گفتوگۆیەکمان هەبوو هەندێک لێرە وازم بەشدار بوون پێشنیاری ئەومان کرد لزنەک لێوێ پێک پێ قسە لە بینی برادرانی پارتی و برادرانی قەندیل بکەن ڕاستە زەحمەتە بە تایبەتی برادرانی پارتی خۆیان زۆر خراپ بەستایتەوە بە تورکیا بەڵام ئەوانیش تێگەیشتینە ئەم وەکو تەوجیهەکەم لەو یەک دوو ڕۆژەی دیت لە بۆی ئەعلامی خۆیان ناردیە هەست دەکەم تێگەیشتینە تورکیا نیازی لەگە هەموو کورد زۆر خراپە کاتە وا چاکە ئەوانە مساڵەحەک بکەن و ئەو هێزەی لێرە ناوی لێنرایە هێزی ڕۆژ یان حەلی بکەن چکە نە لە کوردستان ڕێز ینی ما کوردی خۆمانن گەلە ناخۆشە ئەمە ڕکمان لیان بیتەوە بەڵام دەورەکەیان دەورەی ناشیرنە کە ینی ئێستا هەمومان لە ناوە خۆ تەوەقع دەکەین دەرین ڕەنگە ئێستا لە شان بەشانی تورکیا دژی کوردستان بین یعنی ڕەنگەوەیە ڕەنگەوە نییە بەست وا تەوەقع دەکەین کاتە خراپە کاتە ئەو دوولایە هەر یەکە بەناوعک برادرانی پارتی ئەو هێزانیان لێ ڕاز نەکەنەوە لیان نەکەنە مشکلە یارمەتی دەریان بن ئەگەر یارمەتی دەریشان نەبن زەرەریان لە بۆ نەبی برادرانی قەندیلیش لەبەر ئەوەی لیستی ئەوان لە دووەلی تیرۆرە کۆمەڵک کێشە هەیە لە سەریان وا چاکە ئەو هەموو ئەژمونە بەڕاستە و خۆی لە کوردستانی سووریا بەرجەستە نەبی یعنی وەخۆ زۆر وازیحەت دیارە یعنی حتا لەگە ئێرەش حکوومەتەکەیە وڵی وازم کەس چەندچیمانچی ئەو مەجلیسەی ئەوەندە ناتەبانینە لەگە ئەو حکوومەتە ئێرە بەڵام حکوومەتە دەبی ئەتوکە شوێنێک لێ ئەتو دەبی پرس و ڕات بەویبی تو لە هاتی مەسەن منتیقەکە جودا کردەوە ناو لێنایە هەرێمی میدیا نابی ئەوە خۆما هەمومان لێرە کە گەریلایەک شەهید دەبی وڵی وازم هەموو شێ خۆمان لێ ناکەی بەڵام ئوسول وایە نابی ئەوە تازە سنوورەی دووەلی دانرایە ئەتو دەبی ئیلتیزام بەو سنوورەی بکەی ئەوەندە حەقە هەیە بەس من هەموو جارێ بیرلەوەی دەکەمەوە ئێخۆ هەموو منطقەی بادینە ڕەنگە 100 هەتا 150 گەریلای لێبی ئەتو برایانی پارتی ئەتو بچی ینی چۆن وەکوبرەی چۆلەکەک لەسەر داریە توانی بە دارلاستقەچی بە چەپرەچی بڕوە ئەتو بێ یەک ئارپێکی پێوە بنی یان یەک ساڕۆخی کروزی پێوە بنی ئەو وای کردیە ئەو جێشە تورکیای گەورە ڕاستی نایتە سەر ئەو 150 کەسەی ئاخر ئەوە قەیناکە ئەو لە ناویان بر هەرچی هەبی ئاخر ئەو جێشە ناگەڕێتەوە گەورەترین زەرەرە ئەنی 150 کە با 500 باە زەرەرکی وها گەورەمان نەدەکرد لە فەقەرەی ئەخیری باز لەوەی دەکەین ئەدی ئەوەش زۆر گرنگە ئەگەر یەکێک نقطەکتان حاضر کردی دەوڕەمەندی بکەن بەشی کوردستانی الحەمدلله قیادەتیان هەیە بەخودای ئەمن لە ڕووی ئایدۆلۆجیا لە ڕووی شتی تر زۆر لە گەریان جودامە بەڵام ئەوە نابی ڕێمان لەوەی لێ بگری کە ئەوانە مەزلومن میلەتی خۆمانن دەبی یارمەتیان دەین جێنە دەینە ئایدۆلۆجیا ئەوانە پێویستە یارمەتیەکەیان وابی لەو ئەحداسانە چۆن بتوانین کورتترین ڕێیان پێپشان دەین ئەویش ئەوەیە وەکو ئێستاوە مناقشە لەسەوەی دەکەین وا باشەوان ئەزمموی عێراق زۆر بە جوانی بوازنەوە ئەوێ ئەمە لە ئەزمموی عێراق جەماعەت زۆر جار هەیە بازەکرێ هەیە قوڵ لێک ناداتەوە وەزانی ئەگە عێراق بڕوخێ ئەمە قازان دەکەیت گەورەترین زەرەر ئەمە دەکەین لە سووریا نا لە ئێران نا لە تورکیا نا بەس لە عێراق لەبەرچی ئەمە ڕێی جەمهورمان هەیە ڕێی جەمهورەکەمان ئەوە نییە بەس ڕێی جەمهورن خەرچی عێراقیش پێ رازی بووە ئەوە گەلک گرنگە ئەو تەتەورە لە عێراق زۆر گرنگە کە ئەتو ڕێی جەمهور تێ وەقە بەرچایمە تەلەفۆنەکی لەگەر کرد مدیر مەکتەبەکەی هات گوتی وەزیر خارجی ئەمریکا دەیەوێ گوتی 4 دقەم دەوێ وتی قەین بابێ قسەی لەگە کرد لە کۆتایی قسەکان ڕاسن تەتەڕۆقەچی کردا
سەر کوردستانی ئەودی وتی عینێ ترامپ دەسا حکوم وتی سەلام لە سەرۆک ترامپ بکە برێ میلەتی کورد زۆر نیگەرانە لەو ئەوەی وەکو 74 پێدا چوون قسەی وەزیر خارجی گوتی ئەو یەکجار وها ئەوە نییە لەوێ بەڵام ئەمن ئەو پەیامەش دەکەین بە سەرۆک یەگەیاندیە سەرۆک ئەتو چەند خۆشت یەکتەبی یەکسەرت لەگەڵ ڕئیسی ئەمریکای قسە بکە شتەکەی پێ بگە چەند ساعتە چی بچی تەنفیزی بکە ئەدی ئەگە ئەو نەبی چ دەکەی دەچی خۆپیشاندان دەکەی ئاعتیسام دەکەی لەبەر دەنچی قونسولیەی ئەمریکا بە 4 ڕۆژی دەیگەین تا سەفارەت بە 15 ڕۆژەیش دەیگەین تا کۆنگرس بەس 2 مانگان 6 مانجی دەچی دەگاتە ڕئیس جەمهوری هەینەکە هیچ لە سەیزمە کاکە ئەو وەزعی لە عێراق دروست بووە بەڕاستی ئەوەی نییە لە دەستی بدەین سرم سوورمایە لە هەندە حیزبی خۆمان کە یەقی دەستوری گرتیا کە لە کاتێک ئەمن ئێستاوا پێشنیار دەکەم دەستوری عێراق بتە نمونەی دەستوری سووریا یعنی دەستوری سووریا ئێمە داوا بکەین لە برادرانی دەستور لەسەر ئاساسی عێراق بنووسێتەوە نمونەکە یعنی ئێمە دەمانتوانی لە عێراق ببینە عێراقی بکەینە چەترەک لە بۆ پارچەکانی تری کوردستانیش بزانە ئەگە قیادەمان هەبوایە ئەوە خاڵک کەواتە لە دەستور وەکو دەستوری ئەوێبی نازم چی ئەوەی دەنووسەوە وەبی دوای گفتگوی لەسەکەین 2 پرسی فیدرالی تازە باسکرا ئەوە وابزان بڵاو عام ئەو نقطەی کە بڵاو نیەت نقطەشکەیە عین وەکو عێراق سیستەمی تەوافقی ئەمن ئەوەندی دراسەم کردبی زەمانەتەکەی وە شەرعیەتەکەی لە سیستەمی فیدرالی زۆر بەقووترە چونکە فیدرالی ئەتو ڤیتۆت نییە سیستەمی تەوافقی تەواو ڤیتۆشت هەیە لەبەر هەندێک سیستەمی تەوافقی لە سووریا زۆر گونجاوە ئەمن ئەو ڕۆدانیشتنەکەی لەگەڵ ئیدارەی ترامپ ئەوەی تەرجیح کردم کە مەجال هەیە لە کوردستانی سووری لە تاوی سووریا سیستەمی تەوافقی طبعا سیستەمی تەوافقی زۆر فەرقی هەیە لەگەر ئیتلافی سیستەمی تەوافقی یعنی هارمۆنیک سیستەم لە چەند جیان تەطبیق کرا لە چیکۆسلۆڤاکیا لە قوبرسی پێشوو لە لبنان تا ڕادەیەک لە ئیماراتیش ئەوانە سیستەمی تەوافقی هەندێک خەرکەی دەرە سازان بێ ئەوەی لێ بزانین نا سیستەمی تەوافقی سیستەمێکی زۆر تایبەتە یعنی ینی دەوڵەتەکە ناوی دەوڵە المواطنە نییە ناوی دەولە المکەویناتە و لە بۆ کوردیش دەولە المکەوینات باشترە ئێستا زۆر هەیە خەڵک دەرێ کاکە با بینە مواتنە نازانانی ئەگە گەیشتە مەرحەلی مواتنە حقوقی میلەتان نامینی خۆ خراپیش نییە ئەویش مواتنە یعنی هەر کەسە لەو وەتەنە ئەگە وەتەنەکە دەوڵەتەکە زۆر باشوی وەکو ئەوروپای لێبێ هیچ مشکلە نییە بەڵام کە وای لێ نایێ دەستورەکی قەومیە قەومەکی ڕئیسی لەوێن دەرە حاکمە ئەوە نابی ئەوە خاڵی سێم وەنیە خاڵی چارەم پێکەینانی ئەو جەبهەیە جەبهەی ئەو کە ئەوڕۆ باسکرا خاڵی پێنجەم بەڕێی من ئەو برادرانە چیتر خۆ لەوێ لەو قولینسکە زاویە کوردستان خۆیان حەشار نەدەن بێن لە ناو دیمەشق بارەگا بکەنەوە برن ساحێبیت ئێوە ئەگە لە بیرتان بێ هەتا قیاداتی کورد لە بەغدا قیادە گەورەکانی کورد لە بەغدا بوون و ساحێب بوون دەبوابی خەڵکی تر بێت ڕوخسەت لەوان وەرگری دەبوابی بێن لە هەولێرێ دانیشن حکومت پێک بینن دەبوابی لێ پرس بە مام جەلال و کاک مەسعود و کاک نەوشیروان و کاک فلانی بکەن ئەرێ فلان بکەینەوە وەزیریانە دوای ئەوەی کە هاتەوە مام جەلال نما ئەو نما و جەنابی کاک مەسعود بە تەنها ماوە دەبوابی هەروا بکە بەڵام کە هاتەوە ئێرە و بەڕاستی سیاسەتەکەی گچکە کردەوە ئیتر خەڵک بۆ ساحب ئەو مەدانە گەورەی بەجێشت یعنی ئیشێکی زۆر عەجیبە عێراقی دروست کرد و دەی هەمووی کرد و ڕێکی خستوێت و لە کاتێک وڵات جودا دەبمەوە لێت چەند ینی ئیشێک بوو ئەگەر تەمەشایکەی بەڕاستی سیاسەتی بەزەبت ناحەکیمانەی کورد ئەوە بوو بە عێراقتان بەجینە هێشتا بە عێراق ئەنگۆ بە خۆتان ساحب بوون ئەو کۆمەڵە خارە هەیە خاڵی تریش هەیە ئەم پێم باشە لەسەر ئەو نقطەی ئەخیری گفتوگۆیەکی باش بکەین وەبی ئەمە بتوانین مەلەفەکی دروستکەین مەلەفەکی قانونی سیاسی ینی زۆر مڕەکەز لەو دوسێ ڕۆژەی پێشکەشی ئەوان بکەین کە چۆن بتوانن ئیش یان وەکو بتە نەخشە ڕێگایەک لە سووریا ئیش بکەن تەبعاً ئەوان باشتر لەمە دەزانن ئەوەی مە یارمەتیەکی کەمیش بی هەر باشە لە بووە وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه